من لەگەڵ میوانەکەم شرۆڤێن بابەتە دەکەم بەڕێز دڵشاد وەسانی نووسەر و چاودێری سیاسی لێرە لەگەڵما. مامۆستا دڵشاد زۆر بەخێر بێی. ئەوەی کە لە حەلەب ڕوودەدا لە ئەشرەفیە و شێخ مەقسوود هەمان ئەقڵیەتێک نییە کە حکوومەتی بەعسی سووریا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە دۆزی کورد دەیکرد بۆچی بە هەمان ئەقڵیەت مامەڵە لەگەڵ و خەڵکە ئێستا دەکرێت؟ بەڵێ ئەوەی کە بەڕاستی لە بە شێوەیەکی گشتی لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو نەتەوانەی کە پێیان دەگوترێ سەردەست بە لەو ناوچانەی کە با بڵێن کوردستانیان داگیر کردووە، یعنی لە 100 ساڵی ڕابردوودا کە پاش ڕێکەوتنامەی ساکس بیکۆ دەوڵەتیان بۆ دروستکرا بەڕاستی تا ئێساوا من وای دەبینم وە خەڵکیش وای دەبینی بەڕاستی کە نەگۆڕاون عەقڵێتیان هەمان ئەو عەقڵێتەیە کە بۆ نمونە ئێستا تەماشای سووریاکەین کە لە کاتێکدا سووریا لەو سەردەمەدا پێویستی بەوە هەیە کە وڵاتێکە کۆمەڵێک پێکاتێ تێدایە کوردی تێدا هەیە جیا لە عەرەب مەزاهیبی تێدا هەیە بەڵام سەیرێکی سوپایەکان تا ئێستا دەستوریشیاندانە ناوێ لە ناو سوپای عەرەبی لە کاتێکدا هەمان ئەو سوپایە کە لە سەردەمی ئەسەدی هەو ناوەیە و ناوی سوپای عەرەبی هەبوو. بەڕاستی ئەوە خۆی لە خۆیدا تێڕوانی نیان بووە و مەسەلەی پێکاتەکان و نەتەوەکان لەوێ وەک ئەوەیە ئەوان پێیان وایە چکە خەڵکی لەسەر ئاستی بەرز لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئەوان پێیان وایە ژیان تەنها بۆ ئەوانە بۆیە گۆڕانکاری لە عەقڵیوان و لە هەڵسوکەوتیان نەکراوە. ئەوەی کە زیاتریش دێتە پێشوە لەو بابەتانە مەسەلەی ئیتفاقاتی دەوڵەتانە بەڕاستی یعنی لە بیرمان نەچێت کە لێرە بەرژەوەندی تحکم دەکات یعنی تعاتوف عەطف و سۆز هیچ بە هیچ شێوەیەک حکم ناکات. بۆ نمونە لە ماوەیەکی زۆر کەمدا لە تقریبا لە چەند مانجی ڕابردوو گۆڕانێک لەسەر استراتیژیەتی ئەمریکا و ئیسرائیلەکان لە سووریادا دروست بوو. یعنی ئیسرائیلەکان پێیان وا بوو تا بکرێ پەرتی پێکاتەکان کەمینەکان پەرت و بڵاو بن و وا باشترە ینی سووریاکە بەو شێوەی جەمع نەبێتەوە بەرژەوەندیان لەوەدا بەڵام ئەمریکیەکان بەڕاستی هاتنە سەر ئەو خەتە و خۆشیان قەنەعەتیان بە نەتەنیاهو و ئیسرائیلەکانەکان نەخێر وا باشترا سووریایەک دروستکەینەوە مەرکەزی بێ ئەوە قازانجی لێکن جا ئەگەر دیقەتیش بین بەڕاستی ئەوەی ئیسرائیل لە 6 ساڵی ڕابردوو 6 ساڵی ڕابردوو کە هەموو ناوچەی عەربی وڵاتە عەربیەکان کە مەدێکی قەومی بوونە بەحساب بەرامبەر ئیسرائیل ڕاوەستە و ئیسرائیلەکان فعلا لە 6 ساڵی ڕابردوو ئەوەی ئێستا بە چەند مانگی لە خلالی ساڵێک دەستیان کەوتووە لە 6 ساڵی ڕابردوو دەستیان نەکەوتووە کەواتە لێرە بەرژەوەندێکە وا دەخوازێ بەرژەوەندێکە ئەوەیە کە ئەو سووریایە دیڤاعی لێ بکەن وە خۆشیان ترەمپ بۆ هەمویان واڵ ئێمە سووریاکمانەوە یەک خەینەوە یەک پارچەی زۆر باشە. مامۆستا دڵشاد کەواتە لە سووریا جارێکی دیکە کورد خەریکە دەبێتە قوربانی بەرژەوەندی وڵاتان ئەمە شەڕی بەرژەوەندیە کە لەسەر خاکی کورد لە سووریا دەکرێت؟ بەڵێ چکە بەڕاستی ئەوان پێیان وایە و هەچەند ئەوە پێم وایە ڕەهەندی دیکەشی و پێم وایە کە کاتی زیاتریشی دەوێت چکە بە دوور نازانین لەبەرەوە ئەمریکیەکان کە بە ئیسرائیلەکانیان گوت پێیان گوت ئێمە جارێ با ئیستراتیجیەکە ئەو هابێ دەکرێت دوای کە زانیمان لایەندا ئێمە دەتوانین ئەو کاتە تەعاملیان وەکو خۆی لەگەڵ بکردوسا وڵاتێکە سوایەکی بێهێزی هەیە علاقاتی بەو شێوەی نیە دەڵێ ئەو پیاوە مەبەستیەوە تەنها لە کۆنفرانسەکان بانگ کرێت و ئەمریکیەکان پێیان وایە لەبەر بەڕاستی تا ئێستا بەو شێوەیە و لە بیرمان نەچێت سووریا ئێستا جگە لە مەسەلەی پێکاتەکان و کورد و قەومەکانی تر کۆمەڵێک بەرژەوەندی زۆر گەورەی تێدا ململانەیەکی زۆر گەورەی ئیقلیمی نێودەوڵەتی بەتایبەتی تورکیا و تەمان ئێرانیشکە هەبوو لێ بەڵام ئێران لەوێ توان تکرا دەرەوە تا ڕادەیەک من وای دەبینیم کە بەڕاستی ئیسرائیلەکان هەر بۆ ئێستا ئیش ناکەن بۆ داهاتوش ئیش دەکەن و ئەوان بەڕاستی دەیانەوێت سووریا جارێککە نابێت سووریایکی وا دروست بێت و یان وڵاتێکی ئیقلیمی بەتایبەتی تورکیا چونکە لە بیرمان نەچێت تورکیا تۆزێک ئیشکالیاتی زۆر گەورەی هەیە و پشتیوانی تورکیاش بە ئەو شەڕان هەر لەسەر ئەو ئەساسە دێ ترسێکی گەورەیە چونکە ئێستا بەرنامەیەک هەیە بەڕاستی و لە 23 مانجی 12 2025 ڕێکەوتنامەیەک لە نێوان ئیسرائیل یۆنان واروها قوبرس کرا ئەو ڕێکەوتنامەیە ئێستا بەنسبەت تورکیا مشکلەیەکی زۆر گەورەیە چونکە تورکیا بۆ خۆی شتێکی دروست کردووە لە دەریا ناوی لە ناو نیشتیمانی شین نیشتیمانی شین بەنسبەت تورکیا چییە ئەو ڕوبەرێکردناو دەریاکان هەمووی هەیەی 462 کیلومتری چوارگۆس یعنی لە عێراق بە هەرێمی کوردستانش بە گەورەترە ئێستا ئەوە کێشەی بۆ دروست دەبێت ئەو پێی وایە لەناو ئەو دەریایەدا تەنها خۆی هەیە تەنان ئەو شوێنانی کە پێویستە زەدەمان لە دەریای ئیجێ لە دەریای ڕەشە لە دەریای ناوەڕاست ئەو شوێنانی کە یۆنان و قوبروسەکانیش لەو ناوچانە پێیان وایە ئەو ئەوانە تەنها ئەوانەی کە لە جێی ناکۆکدان لەبەرەوە تووشی ئیسدامێکی گەورە بوونەتەوە و ئەوە یەک لە مشکلە گەورەکانە کە ئیسرائیل بەتەمایە یعنی وزە لەڕێ ئەوە لەڕێ یۆنان و بەداتە ئەوروپا کەواتە لێرە مشکلەیەک دروست دەبێت کە خنکاندنی تورکیا لە دەریای ناوەڕاست پاراوێستکردنێتی وەکو دەواازەیەک بڕ بۆیە بەڕاستی ململانەکان زۆر تونتن دەبن و تورکیا لەوێ کاری خۆی زیاتر دەکەوە هەوڵ دەدا تا بە هەر شێوەیەک بی چکە ناوە ناوش قسەیەک فرە دەدرا کە شتێک دروستەکە بە ناوی کۆڕیدۆری
داود و بابەتان بەڕاستی ئەوەک لە تریسارە گەورەکان و هەوڵی زیاتریژە تامان بۆ ئاسەراناوەستێت. زۆر باشە بەڕێز دڵشاد ئەوەی کە خەڵکی زیاتر نیگەران کرۆ بە تایبەتی کورد لە سووریا و ڕۆژاوی کوردستان هەڵوێستی نێودوڵەتی و دووفاقیە کە دەبینرێت. یەکێتی ئەوروپا بەیاننامە دەدات داوایدان بە خۆداگرتن و دانوستان و پابندبوون بە ڕێکەوتنەکان دەکات، بەڵام نێردەی تایبەتی ئەمریکا تۆم بارک لەگەڵ ئەحمەد شەرع کۆبووەتەوە دەڵێ هەڵپشتی لە حکوومەتی سووریا دەکەین و بێ هێزەکانی سووریای دموکراتی شتێکەڵ بە سوپای عەرەبی سووریا بکرێن. بۆچی بە پێوەری جیاواز مامەڵە لەگەڵ پرسی کورد دەکرێت؟ وەک باسم کرد ڕاستی مەوزوعەکە پێوەرەکە لە نەتیجەی بەرژەوەندەکانیانەوە، یعنی بەرژەوەندەکان ئەمڕۆ واخوازێ کورد لەکوێ بەرژەوەندەکانیان جارەوێت تا ئێستا بەڕاستی ئەوان وەک باسم کرد استراتیجیەکە ئەو هەبوو کە پێکهاتەکان وجودیان بێنێ لە چەند مانجی ڕابردوو دوو مانجێک خەریکە دەتوانن بڵێم استراتیجیەکە گۆڕایەکە تورکیایەکی مرکزی دروست بکرێتەوە، بەڵام پێمە نێزارێ بەو ئاسانی بۆ شێوە مرکزی دروست بێتەوە لانی کەم کۆمەڵک بابەتی تر هەیە وەک باسم کرد هێز ئەقلیمیەکان کە تەماعیان لە ناوچەی سووریادا هەیە و ئیسرائیلیش بەڕاستی وەک باسم کرد لە ئەوی لە ساڵێک دەستکەوت لە 6 ساڵی ڕابردوو دەستی نەکەوت. ئیسرائیل بەس خاکی داوەتە بەرامبەر بە ئاشتی، ئێستا خاک دەستی دەکەوت زۆر بەرامبەر بە عێراقیش دەبینین، بەرامبەر بە عێراقیش بووە بەڕاستی ینی مەوزوعەکان بەو شێوێنە، ینی ئەمریکیەکان ئەوان بەرژەوەندی خۆیان دەوێت لە عێراقیش لە هەموو شوێنێکی تریش بەرژەوەندیەکە لەوەدا ئایا دەوڵەتی مرکزی طبعاً ڕوئیاشیان زۆر ئاشکرایە، سووریاشیان دەوێت وەکو عێراق وڵاتێکی مرکزی لە عێراق تەنها دەڵێن لە بەرەوەی دەستور تەثبیت کراوە کە فیدرالی وەڵام لەوێ تا ئێستا هیچ حەقی کورد تەثبیت نەکراوە. عێراق شکست خواردوو بوو بۆ ئەمریکا، طبعاً شکست خواردوو بەڵام ینی زۆر تەوەقع دەکەن بەنسبەت ئەمریکیەکان ئەوان تا ئێستا پێیان وایە کە عێراق دەبی وەک خۆی بمێنێتەوە. بەڕاستی ئەوە پەیوەندی بەوە کۆمەڵێک بەرژەوەندی دوورمەودا هەیە بە تایبەتی لەگەڵ بەرژەوەندیەکانی با بڵێن سینە وڵاتانی ترە لە ناوچەکە، طبعاً کۆمەڵێک بەرژەوەندی تریشی کۆمەڵێک بابەتی تر هەیە کە هەوڵیان داوە بۆ نمونە لەوانە کە ئیسرائیلەکان بە تەمام على ئاساس پرۆژەیەک کەس دروستکەن لە ئیمارات و سعودیا و ئوردن و ئیسرائیل و بێ دەریای ناوەڕاست ئەو بابەتانە هەرچەندە تووشی پێکدادان بۆ تۆ ئێستا وەکو پرۆژەیەکی خەیاڵی جارێ با بڵێن گریمانەی ماوەتەوە، لەبەرەوە ئەو بابەتانە بەڕاستی زۆر گەورەترن لەوەی کە ئێمە وەکو کورد وەکو بڵاوکە ئێمە وەکو عاتف ڕاستە ئێستا ئێمە وەکو کورد هەست دەکەین ئەوەی لە حەلب ڕوویدا کارەساتێکی گەورەیە و ڕاستە لەسەر ئاستی کوردستان هەمووی بە شێوەیەکی گشتی تەعاتوفێکی زۆر گەورە بۆ کورد دروست بووە. طبعاً ئەوەیەک لە باشەکانی ئەوەیە کە کوردجا لەو حاڵەتانە دێتەوە سەر خەت هەمویان ئەو عاتیفەیان دەزولێت و هەستی نێتەوەیان دەزولێتەوە، بەڵام بەڕاستی ئەوە شتێکە توانە و با بڵێن بڕیاری گەورەی نێودەوڵەتی شتێکێکە لە بڕیارەکە لە دەروی بڕیاری نێودەوڵەتی ئەو ئەقلیەتانی کە مامەڵە لەگەڵ پرسی کورد دەکەین بۆ نمونە عێراق و سووریا لە 2003ەوە حکوومەتی باس لە عێراق نەماوە، لە دوای بەشار ئەسەدیش باس حکومی سووریا ناکات بەڵام دەسەڵاتێکی ڕاگوزەر هەیە. ئەبینین بە درێژەیە مێژوو ئەزموونی زۆر تاڵمان لەگەڵ حکوومەتی عێراق و مامەڵەکردنی لەگەڵ کورد هەمان ئەزمون خەریکە لە سووریاش دووبارە بێتەوە بە گۆڕینی دەموچاوەکان ئەمە قڵێتە بۆچی ناگۆڕدرێت؟ عقلێتەکە بخۆی ناگورە بەڵاستی سەرزەمینی ئەو وڵاتانە کەسانێک تێدا دانیشتون مەسەرەن عەرەب بەڕاستی عقلێتیان زۆر بە ئاسانی وە لە عێراقیش با پێمان وانە بێ ئێمە ئەوەی کە هەمانە ڕەحممان پێکەن بەڕاستی ئەوەی کە هەیە توانیانە بەگەنا لەمێژ بوو دەستور تووتیان دەراوە دەستور چەند جار مادەکانی پێشێل بکرێ و ئەوەی کە نیان کرد و پێیان نەکراوە ڕاستی گەرنا ئێستا سبەینی ئەمریکا وازی لێ بینێ دەستورەکە فرادان دەستورێکی بەکەیف خۆیان دەنووسنەوە بابەتەکە ئەوەیە بڕوایان بەوەنی بەڕاستی نە لە سووریا وەنە لە عێراقیش بڕوایان بەوەنی کورد قبول بکرێ، یعنی بڕۆ سەیری هەمویان کە کابرا پیاوی ئاینیە مەلایە هەوڵ دەدا کە قسەی بە ئاشکرا دەکە کە پێی وایە کورد لە ناو بچی ئیبادە بکرێ، ینی کۆمەلگا هاان دەدرێ بە شێوەیەکی گشتی هەل هەموو لایەکەوە نووسەرەکانیان دیندارەکانیان هەمویان لەسەر خەتن بەڕاستی کە کورد وا بەکو دێوەزمەیەک پیشان بن کە حەقی ئەوەیە کە نەمێنێت ناوچەکە لە کاتێکدا کە ئەوان داگیرکردن عەرەب ناوچەکانیان داگیر کردووە ئەو خاکانی کە ئێستا تێدا خاکی کوردە بەڕاستی. باش بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دڵشاد وەسانی نووسەر و چاودێری سیاسی، زۆر سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵ مامۆی سپاس.